ئێمە وەکویانەوە شێولێر بە خۆتان دەزانن پاژەوەیکەوە لە کۆبوونەوەی یەکێتی تۆپی عێراق لە لیژنەی مسابقات کە بڕیاردا خولەکە لە کوردستان بەڕێوە بچێت بە سێ گروپدا بۆیە پێمان باش بووکەوە هەندێک گۆرانکاری لە تیمەکە بکەین بۆ ئەوەی کەوە بتوانین ئەنجامێکی باش بەدەستبێنین. ئێمە وەکویانەوە شێولێر بە تایبەتی ئەو ینی لەو پاڵەوانێتدا لەو خولەی ئێستا کە دەکرێتن ئامانجمانەوەیە کەوا لە یەکەم و دوم تی بین چونکە بەڕاستی ئێستا فرسەیەکی باشەیە بۆ ئێمە تاکو بتوانین بگەڕێنەوە ڕۆژی زێرینی پێشتر. ئەو یاریزانانش کە هەرمان بژاردووە بە خۆتان دایان ناسن یاریزانی باشن و بەناوبانگن و بە خێراتنیان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین هیوادارین کەوا بتوانێت پاڵپشتێکی بەهێزن بۆیانەکە و سەرەتا لەگەڵ یانەی شوفتە هەندێک مەشاکلی داریمە بوو. دوای ئەوەی کە ئەو مەشاکلانە ڕوویدا فکرم لە یانەی هەولێر کردەوە. بەڕاستی هەندێک کات زۆریش پرسیار دەکەن بۆندەکان چۆنە. ئێمە بۆ نادی هەولێر بەڕاستی بۆ پارە نەهاتوین، تەنها هاتوین لەگەڵ کەسانێک ڕاضە بکەین کە ڕاضی بن. ئەوەی لە بەغدا دەمانبینی بەو شێوەیە نەبوو و ئینشاءڵڵا لە داهاتوو بە ئەنجامێکی باش دەگەین.